ئەوەتان لەبیر نەچێت کە ڕۆژۆشکێنن با دوعایەکتان هەبێت تایبەت. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إن للصائم عند فطره لدعوة ما ترد. ڕۆژوان کە ڕۆژوەشکێنێت دوعایەکی هەبێت ڕەت ناکرێتەوە. ئێوەش بە تایبەت ئێوارانی ڕەمەزان دوعایەکی تایبەتتان با هەبێ. ئیسا خەڵک لای ئێمە دەست بەرزەکاتەوە ڕاهاتووە خوایە بمان پارێزە لە شەیطان لە بەڵای ناگەهان لە فیتنەی آخر زەمان. کۆمەڵە کەلیمەیە گەڵێ بەس خۆی نازانێ یعنی چێم شتانە هەر ڕاهاتووە. برا بە دیقەت بە وردی داوا بکە تۆ ئەتەوێت چی لەخوا داوا بکەی. نمونەی بەرز بۆ خوا تۆ چیتە لای گەورەیەک کۆمەڵە داواکاریەکت هەیە ئەرێ نابێ ئاگاو لە خۆ بێ. ئەگەر ئاگاو لە خۆ نەبێڵەوە تۆ ئەڵێی چی کاکە ئەگەر لە خۆتە تەشبیه نەبێ. ولله المثل الأعلى نمونەی بەرز بۆ خوا لە هەموو گەورەیە گەورەترە. ئەرێ تۆ داوای لێەکەی نابێ بزانێ ئەڵێی چی ئەم شتە کۆنکرێتیە چییە ڕۆژانە هەردووبارەیەکەی تۆ دوعا بێ بگۆڕێ دوعا بێ دڵت لای بێ داڵغەت لای بێ کامەی مەسلحەتی دنیا و قیامەتی تۆی تایە تۆ دوعا بکە پاڕێرەوە لە خوا گیرایەکە. وقال ربكم ادعوني استجب لكم. خوای گەورە فەرمێ پەروەردگارتانە فەرمێ لێم پاڕێنەوە من لێتان وەرەگرم. هیوا هەیە لە خوا ناپاڕێتەوە ئیلا بێ واستەیەکی مردوویەکی بکا بە واستە لەگەڵ خوا. خوا مردووی بۆچیە کاکە مردووی بۆچیە بیکا بە واستە کەس مەکە بە واستەی خوا. عملی صالحت هەیە بیکە بە واستە خۆت بپاڕێرەوە بینی خۆت و خوا پەردە نییە بپاڕێرەوە. إن للصائم عند فطره لدعوة ما ترد ڕەت ناکرێتەوە.